بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی شەڕی سەر ئێران چووەتە قۆناغێکی یەکلاکەرەوە و زۆر مەترسیدار. ئەویش گۆڕینی ئاراستەی هێرشەکانە لە بنکە سەربازیەکانەوە بۆ دڵی وزەی جیهان. ئیسرائیل بە پاڵپشتی ئەمریکا گەورەترین کێڵگەی غازی سروشتی جیهانی کە کێڵگەی پارسی باشوورە لە ئێران کردووەتە ئامانج. شیکاریەکانی گاردیان دەری دەخەن کە ئەمە تەنها هێرشێکی کاتی نییە، بەڵکو استراتیژێکی نوێیە بۆ تێکشکاندنی ئابووری ئێران، چونکە ئەم کێڵگەیە زیاتر لە 140 غازی ئێران دابین دەکات. گرنگی ئەم گۆڕانە لەوەدایە کە لێدانی وێستگەیەکی غاز وەک لێدانی کۆگایەکی چەک نییە. کۆگاکە بە هەفتەیەک پڕ دەکرێتەوە، بەڵام وێرانکردنی کێڵگەی غاز بە پێشی کاری پسپۆڕانی کۆمپانیای MST فاینانشال ڕەنگە ساڵانێکی زۆری پێبچێت تا نۆژەن دەکرێتەوە. ئەمەش وڵاتەکە تووشی ئیفلاسی و تاریکیەکی درێژخایەن دەکات. لە بەرامبەر ئەم هێرشانەدا کاردانەوەی ئێران زۆر توند و فراوان بووە. جگە لە هێشتنەوەی گەروی هورمز بە داخراوی دەستی کردووە بە بۆردومانکردنی سەرچاوەکانی وزە لە وڵاتانی دراوسێ، بە تایبەت قەتەر و کوێیت و ئیمارات، لەگەڵ بە ئامانجگرتنی بەندەری یەنبەعی سعودیە کە بە کاتی بووە هۆی پەکەوتنی هەناردەی سوتەمەنی لەو بەندەرە. شیکاری ئابووریەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم شەڕە تەنها زیان بە ئێران ناگەێنێت، بەڵکو هەموو جیهان دەخاتە ناو قەیرانێکی بێوێنەوە، بە تایبەت ئەوروپا کە هاواری لێ هەستاوە و داوای ڕاگرتنی دەست بەجێی جەنگ دەکات. گاردیان وانەیەکی مێژووی بەبیر دەهێنێتەوە کە لە دوای جەنگی عێراق لە ساڵی 2003 سەرەڕای خەرجکردنی ملیارەها دۆلار 2 ساڵی خایان تا بەرەمێنانی وزە گەڕایەوە دۆخی ئاسایی. ئەمەش لە کاتێکدایە هەر ئێستا کاریگەری ئەم هێرشانە دەست بەجێ لە بازاڕەکاندا دەرکەوتووە و نرخی نەوتی برێنت بۆ نزیکەی 120 دۆلار بەرز بۆتەوە و نرخی غاز لە ئەوروپا لە 135 زیادی کردووە. ئەمە شیکاریەکی ترسناکە بۆ داهاتوو، چونکە نیشانی دەدات کە جیهان تەنها لە بەردەم شەڕێکی سەربازیدا نییە، بەڵکو لە بەردەم کارەساتێکی ئابووری جیهانیدایە کە تێیدا تێچووی بژێوی و سوتەمەنی لە هەموو وڵاتێک بە شێوەیەکی خەیاڵی بەرز دەبێتەوە و هەڵاوسان دەگەیەنێتە لووتکە. لە ڕووی سیاسی و سیناریۆکانی داهاتووەوە ئێستا دۆخەکە لە بەردەم چەند سیناریۆیەکی توندایە کە بریتین لە ئەگەری دەستێوەردانی سەربازی پیادەی ئەمریکا بۆ دەست بەسەرداگرتنی دوورگە استراتیژیەکانی وەک خارک و کیش تا بتوانێت گەروی هورمز بە زەبری هێز بکاتەوە، لەگەڵ تەقینەوەی دۆخەکە و دروستبوونی کارەساتێکی ژینگەی گەورە کە وڵاتی قەتەر هۆشداری لێداوە، چونکە دەبێتە هۆی هەڵگیرسانی شەڕی گشتگیری وزە و تەقینەوەی کێڵگە غازیەکانیش، دزەکردنی بڕێکی ترسناک لە گازە ژەهراویەکانی بۆ ناو ئاو و هەوای ناوچەکە لێ دەکەوێتەوە. بەو پێی ئێران هەڕەشەی کردووە کە هەموو کێڵگە نەوتیەکانی وڵاتانی دراوسێ دەکاتە ئامانج، کە ئەمەش بە جۆرێک قەیرانەکە قوڵتر دەکاتەوە کە چارەسەرکردنی ئەستەم بێت.